وەزارەتی بەرگری عێراق سوورە لەسەر فراوانکردنی بارەگای فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک لەسەر حسابی زەوی جوتیارە کوردەکانی تۆپزاوە. ئەمەش لە کاتێکدایە نوێنەری جوتیارانی تۆپزاوە و سەرگەڕان و داقۆق پێشتر بۆ ماوەی 2 ڕۆژ سەردانی بەغدادیان کردووە و چاویان بە وەزیری بەرگری عێراق کەوت و بەڵام دیدارەکەیان ئەنجامی نەبووە. نوێنەرێکی جوتیارانی تۆپزاوە دەڵێت بە هەموو ئەو بەڵگانەی لە بەردەستە زەویەکان موڵکی ئێمەیە، بەڵام فیرقەی 11 داگیریان دەکات. و ئێستا تقریبا ئەوەی ناو شورای سەربازەکەیە 250 دوێنمە بێ. ئێمە تاپۆی هەموو ئەو جوتیارانی کەوا خاوەنداریتی ئەو زەویانەکەن لامانە. ئێمە بۆ ڕژی دوایین نەگەیشتین بە هیچ ئەنجامێک گەڕێنەوە تا ئێستا قیادی عملیات وازێن نەگەرستەوە بە شوراکردنی ئەو زەویەکەوە فەرەوانەکەنەوە. ئێمالین 100 دوێنم زیاتریشە 100 دوێنم بەس 89 دوێنم یەک جوتیارێکە، بەس هیچ جوتاری تریش هەیە زیاتریش لەوە، یعنی بەس ئەوان یەواش بووە ئێمە ترسی ئەومان هەیە پاش ئەمە، یعنی ئەوان مەبەستیان 4400 دوێنمەکەیە، یعنی یەواش. شاندی جوتیارانی داقوق و سەرگەڕان و تۆپزاوە بۆ چارەسەرکردنی 4 پرسی گرنگ سەردانی وەزیری بەرگریان کردووە کە گرنگترینیان پرسی فراوانکردنی بارەگای ئۆپراسیۆنەکانی کەرکووکە. وەزیری بەرگری سوور بووە لەسەر فراوانکردنی بارەگاکەیان لە سەرزەوی جوتیارانی کورد. بەڵە دیارە ئەو سەردانی ئێمە کە دووشەم ڕۆیشتین و 3 ڕۆژی خایان لەسەر 5 تەوەر بوو، بەداخەوە ئەڵێم کە تەوەرە سەرەکیەکان کە پرسی زەوی کشت و کاڵەکانی تۆپزاوە و پرسی ئەو قوتابخانەی تۆپزاوە بوو، هیچ نەتیجەیەکی نەبوو. وەزارەتی بەرگری سوورە لەسەرەوەی کە ئەو زەویانە مڵکی خۆیانە و سازشی لەسەر ناکەن و ئەوان دانەنەن بەوەی کە ئەو زەویانە کاتی ڕژێمی بەعس داگیر کراوەتە ناو وەزارەتی بەرگری، بەڵام ئەوان ئەڵەن ئێستا ئێمە بە ناوی ئێمەوەتەوە مڵکی ئێمەیە، ئێوە بڕۆن بۆ خۆتان لە ڕێگەی پەرلەمانەوە بڕیاری یاسای بۆ دەرکەن. ئەوە کێشە ئێمە نیە، بۆ ئەوانە ئامادە نەبوون دەزوەرداری ئەو زەویانە بن کە ئێستا دایەنێتە دەم ئەو سەربازگە تازەی کە دروستیان کردووە. چەند هەفتەیەک دەبێت فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک سەرقاڵی فراوانکردنی بارەگای ئۆپراسیۆنەکانی کەرکووکن. ئەمەش لە سەر زیاتر لە 200 دۆنم زەوی جوتیارانی کورد و تورکمان. هەر بۆیە جوتیاران نیگەرانن و چەند جارێک هۆشداریان داوە و ترسیان هەیە سوپای عێراق هەنگاوی داهاتووی زەویەکانی دیکەی تۆپزاوە بێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.